داواکارم لە سەرجەم هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان کە پێکەوە یەکدەست کار بکەین تاوەکو ئەم ڤایرۆسی کە تەواوی جیهانی گرتوۆتەوە و ڤایرۆسی کۆرۆنای ناوە ئێمە بە ئاسانی تیا دەربچین و بە ئاسانی لێ نەجاتمان بێ لێ دەربازمان بێ و من داواکارم لە سەرجەم هاوڵاتیان کە هاوکاری هێزە ئەمنیەکان بن و ئەرکی سەرشانیان بە ڕێژەیەکی کەمیش بێ کەم بکەین و دەرنەچین لە ماڵ و لە ماڵەکانمان بمێنینەوە و داواکارم لە سەرجەم ساحب خان و ساحب دوکانەکان و ساحب سەرمایەدارەکان داواکارم لە بەڕێزیان کە لە کرێی ئەم مانگەی کرێچەکانیان خۆش بن و من دووبارە و سێبارە دەستخۆشی لە سەرجەم هێزە ئەمنیەکان و دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم کە سەرجەم ڕێکاری یاساییەکانیان گرتوۆتە بەر بۆ دەربازبوون لە ڤایرۆسی کۆرۆنا. زۆر سوپاس. ئەو کاتتان باش هاوڵاتیانی خۆشەویست، لێرەوە دەمە پێتان ڕابگەێنم بە دڵخۆشیەوە ڕێکارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان سەرکەوتنێکی بەرچاوی بەخۆیەوە بینیوە بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە ڕۆژ بە ڕۆژ ژمارەی تووشبان لە کەمبوونەوەدایە و ژمارەی چاکبوونەوەش لە زیادبووندایە. ڕاستە لە بارودۆخێکی وەکو ئێستادا کە کۆمەڵگاکەمان لە چینی هەژار و کەم دەرامەت و فەرمانبەر پێک هاتوونە تەنها پشتیان بۆ داهاتە بەستووە کە کاری لێ دەکەن و هیچ داهاتێکی تریان نییە. بەڵام بە دڵخۆشیەوە کە لایەنە پەیوەندیدارەکان توانیویانە یارمەتی ئەو کەسانش بدەن و هیوادارم هەر هەموماندان بە خۆماندا بگرین و سەرکەوتوو بین بۆ ئەوەی ئەو قۆناغا تێبپەڕێنین بە کەمترین زیان و بە کەمترین ژمارەی لە دەستدان. سڵاوی خۆتان لێ بێ. من عەبدوڕەحمان سەردار دانیشتووی قەزای بنەسڵاوە. من وەکو هاوڵاتیەکی ئەم دەڤەرە پابەندبوونی خۆم و خێزانەکەم ڕادەگەێنین. ئێمە لەوەتەی کۆرۆنا نەخۆشی کۆرۆنا هاتووتە سنووری هەرێمی کوردستان و پابەندبووینە بە ڕێنمایە تەندروستیەکان و لێرەشەوە زۆر سوپاسی هێزە ئەمنیەکان و هێزە ئەمنیەکان و هێزەکانی ناخۆ و زێرەڤانی و یەکە تەندروستیەکان و بنکە تەندروستیەکان و سەرجەم دکتۆرە بەڕێزەکان دەکەین.